شالي خوفا سروكي سوريا بشار الأسد جيت جفينا لوتكا عربية أورتدا الرياض قوت حتى كو تاوان وبن بيكرن در حق فلسطينيان دا ورن راوستاندن دفي ولاتين عربي بيواندين خوا إسرائيل بتمامي براوستينن ئەساد گوتیشی دەبێت فشاری سیاسی لە ئیسرائیل بکرێ لە بەرەوەی گوتار و بەیان نامە هیچ سوودێکی نییە. ئەگەر ئامرازین فشارێ دەدەستی مەدە تونە بن وێ تو واتەش گاو و گۆتارێن مەرە تونە بن. کێمترین تشت دەدەستێ مەدە هەیە ئەو ژی ئامرازین سیاسیین ڕاستی نەداخویانیە لەسەری دەژی ڕاوەستاندنە هەر پرۆژەیەکە سیاسی بە ئیسرائیلێرە داکۆڤە گەراوەی گرێدایی بە پابەندیە ئیسرائیل بە ڕاوەستاندنەکە هەتاهەتایی نەدەمکی ji تاوانن li derheqê Filistîniyan de li tevaya Filistînê û derbasکirina alîkariyên bilez ji bo Xezayê. بەڵێ سەبارەت بە لووتکەی وڵاتانی عەرەبی ئیسلامی سەبارەت بە کۆبوونەوەی نائاسایی ئەم ڕۆیان لەسەر غەزە میوانداری بەڕێز دکتۆر حاتەم حەسوون شرۆڤەکاری سیاسی و سەرۆکی ئەکادمیای نێودەوڵەتی ئەمریکی و خوێندنی بەڵاوڕایەنان لە ویلایەتی دیۆلار کردووە. دکتۆر بەخێر وێ خۆشحاڵ مەبڕۆ لەگەڵمانی. ینی لووتکەی وڵاتانی عەرەبی ئیسلامی لە ڕیاضی پایتەختی سعودیا بەڕێوە چوو. ئەم لووتکەیە چ گرنگێکی هەیە بۆ ڕاوەستاندنی جەنگ یاخود بۆ ئەوەی کە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە لانی کەم کەمێک هێواش بکاتەوە؟ بسم الله الرحمن الرحيم السلام عليكم. بناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت زۆر سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ ئێوە و هەروەها بینەرانیش. ڕاستەکەی ئەم لووتکەیە لەلایە گرنگ بوو بۆ ئەوەی کە بارودۆخێکی زۆر تایبەت لە ناوچەی عەرەبیدا هەیە بە شێوەیەکی گشتی. لە سەرەتادا چەند کێشەیەک دروست بوون بۆ پێکێنانی لووتکەکە چونکە بڕیار وا بوو ئەم لووتکەیە دوو لووتکە بێت لووتکەیەک لە کۆمکاری عەرەبی ئەنجام بدرێت و دواتریش ڕێکخراوی هەریکاری ئیسلامی لووتکەیەکی دیکە بکات. بەڵام لەبەر ئەوەی کۆدەنگ نەبوون لەسەر بڕیارە کۆتاییەکان بۆ هۆکاری ئەوەی کە یەک لووتکە ئەنجام بدرێت ئەمەش بۆ ئەوەی بتوانن بە هەمان دەنگ کۆتایی بە لووتکەکە بهێنن. سەبارەت بە بڕیارە کۆتاییەکانیش زۆرێک لە دابەش بوون هەبوو. هەندێک لە وڵاتانی عەرەبی بۆ نمونە لەو وڵاتانە عێراق کە یەکێک بوو لەو وڵاتانە و هەروەها یەمەن و جەزایر و تونس و لیبیا قەتەر عومان کوێت داوایان کرد کە بڕیارەکان یاخۆت ئەو بڕیارانە وەکو ڕاگررتنی هەناردەی نەوت سوتەمەنی ئەم جۆرە بڕیاران تۆزێک بڕیاری توندن واتە ئەوان ڕەنگە کۆک نەبوو بمەتەوەی لەسەر ئەمە یاخۆ داخستنی بنکەکانی ئەمریکا لەو ناوچانە ئەم وڵاتانە هاوڕانە بوون لەم بابەتە بەتایبەتی ئەوەی پێوەستە بە نیشتنەوەی فڕۆکەکانی ئەمریکا بۆ هاریکارکردنی ئیسرائیل. ئەمانە کێشە بوون لە لووتکەکەدا. هەندێک وڵاتی دیکەش وەکو ئیمارات و بەحرەین ئامادە نەبوون لەوێ بۆیە ئەمان ئەم لووتکەیان بەست و یەک کۆتایی نووسراویشیان دەرکرد. گرنگترین شت ئەوە بوو کە دەریان کرد کە پێویستە شەڕەکە بە زووترین کات بوەستێنرێت و لە هەمان کاتدا داوایان لە ئەنجومەنی ئاسایش کرد کە بڕیارێک بۆ سەرکۆنەکردنی شەڕی ئیسرائیل دەربکات و هەروەها سەرکۆنەشی بکات. لە هەمان کاتدا ئەمن وای دەبینم کە نیو کاتژمێر بەر لە ئێستا ناتەنیاهۆ باسی ئەوەی کرد کە پەیامێکی بە وڵاتانە عەرەبیەکانی دا زۆر بەڕوونی قسەی کرد گوتی کە پێویستە یاخود مانای و قسەکانی ئەوە بوو کە ئەم بڕیارانی وڵاتانی عەرەبی هیچ بەلاوە گرنگ نییە و هیچ ئەرزشێکیان نییە لای ئەو بە هیچ شێوەیەک شەڕ ناوەستێنێ و ئاگربەستێکیش لە گۆڕێدا نییە. بۆیە بەڕاستی ئەمەیە. دکتۆر حاتەم ئەمە ئەس تەرڤی خۆڵێ پڕۆستم ئەوە بەیاننامە داویە یا جڤینە یا گوپیتکی داواتی پڕۆستیژی یعنی بڕیار بینە یان داخوازی بینە؟ یخو ئەون کوچین بڕیارێ بدەن گرێدای ڕەوشە غەزەیە
وڵاتین ڕۆژاواتە ناوەڕاست عەربی و ئیسلامینە داخواست شکێتکن خو ئەون بڕیار دەستێوەنەدا بۆچی پشێوازێ داخواست هاتی نەکردن معاك نعم صحيح بەڵێ بەڵێ ڕاستە الإشكال هو أنه ئەوەی کە الدول العربية ڕووی داوە بوو کە وڵاتانی عەرەبی یاخود کۆمکاری عەرەبی بالبيان الختامي لا حوالي أكثر من قسەی کۆتایی خۆیاندا 20 بڕیاریان دەرکردووە لەسەر کۆنەکردن لە ڕەتکردنەوە لەوەی کە گوتیانە نابێت ئەم زەنگەوەکو بەرگری لە خۆکردن وێنا بکرێت وهروەها داوایان کردووە گەمارۆ بشکێندرێت و تەواوی ئەم شتانەی باسییان کردووە بەڵام سەرنجەکەوەی ئەم بڕیارانە تەنیا بۆ شەقامی خۆیانە بۆ خەڵکی خۆیانە بابە ڕاستی قسە بکەین ئەمانە داوای لێکرا ئەم بڕیارانە بدەن تەنیا بۆی خەڵکی خۆیان ڕازی بکەن خەڵکی شەقام تووڕێ لێیان ئەمان خەڵک برازینی بۆی لە غەزە ڕوو دەدات ئەوان بە ناچاری ئەم بڕیارەیان دەرکرد بەڵام ئیسرائیل و ئەمریکا لە لایەکی دیکەەوە ئایا ڕێز لەم بڕیارە دەگرن نەخێر بە هیچ شێوەیەک نە ئەمریکانە ئیسرائیلیش ڕێز لەم بڕیاران ناگرن چکە نیو کاتژمێر تێنەپەڕی ناتانیاهۆ هاتە سەرشاشەکان و زۆر بە ڕوونی بە ئاشکرایە گوتیەوە زاختشی لەوە کردەوە کە گوتارەکەی ئەو گوازرایەوە لە تۆی میدیا جیهانیەکاندا گوتی ئێمە جەنگ ناوەستێنین واروها ئەم بڕیارانەش لەم بەلای ئێمەوە گرنگ نین تاکو حەماس بەتەواوی لەناو دەبین بۆیە زۆرێک لە خۆپارێزی هەبوو لەسەر ئەو بڕیارانەی کە دەرکرا لەلایەن هەندێک وڵاتی عەرەبیشەوە تەنیایەک هیوا هەیە هیواکەش ئەوەیە کە لەو بڕیارانەی کە دەرکراوە لەوێ کە لیژنەیەک پێک بهێندرێت لە بەسەرپەرشتی سعودیە و هەروە بە ئەندامەتی قەتەر و ژمارەیەک وڵاتانی دیکە عەرەبی و ئەندونوسیا و نایجیریا ئەم لیژنەیە چی بکات هەڵبستێت بە فشارێکی نێودەوڵەتی لەسەر ئەو وڵاتانەی کە هاریکاری ئیسرائیل دەکەن بۆ ئەوەی بتوانن لە بەرامبەردا فشار بکەنە سەر ئیسرائیل و شەڕەکە بوەستێنن بەڵام ئایا ئەمەش پرسیارە ئایا ئەمە سەرکەوتوو دەبێت چاوەڕێ دەکەین بزانین لە ڕۆژانی داهاتوودا ئاخۆ ئەمە سەرکەوتوو دەبێت یاننا باشە دکتۆر حاتم ینی ئەوەی کە جگەی سەرنج ئەوەیە کە بەشێک لە وڵاتانی عەرەبی ئیسلامی بەرژەوەندی ئابووری و سیاسیان لەگەڵ ئیسرائیلە هەیە چۆنەوە ناتوانن لە کۆبوونەوەیەکی هاوشێوە کە سەرجەم وڵاتانی عەرەبی و ئیسلامی کۆبوونەتەوە هەمویان داوای ئەوەکەن کە ئەبێت جەنگ لە غەزە بۆ سێر ئێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە لانی کەم هێور بکرێتەوە چۆنە کە ناتوانن بڕیاریان پێبێ ناتوانن بە هۆکاری ئەو بەرژەوەندیە سیاسی و ئابوووریانەی کە یاخود ئەو پەیوەندی ئابووری سیاسیانی کە لەگەڵ ئیسرائیلە هەیەە ئەو جەنگە ڕابگیرێ یاخود پرۆژەی ئاشتی بێتە گۆڕێ ڕاستەکەی بابەتەکە بەم شێوەیە پرسیارێکی باشە من وای دەبینم کە فشارێکەیە لەلایەن ئەم وڵاتانەوە بۆ سەر ئیسرائیل بۆیە ئیسرائیل چارەسەرێکی ناوەندی وەرگرتووە لە دوێنێەوە هەروە ئەمڕۆژ وە بەیانیش ماوەیەکی دیاری کردووە بۆ ئەوەی چی بکات کە بۆردمانەکانی وەستاندووە بۆ نیو کاتژمێر بۆ ئەوە بتوانن هاریکاریەکان بگەن هاروە خواردن و بریندارەکان بستنە دەرەوە ئەم جۆرە بابەتانە کە لە سەری ڕێککەوتون ئەم هەڵوێستە ئیسرائیل ئەوە بوو کە ڕۆژانە چوار کاتژمێر دەواازەکان بکاتەوە پرسیارەکەوێ ئایا چوار کاتژمێر بەشتە بادڵنیایەوە نەخێر بەڵام چونکە وەکو ئاماژەشتان پێکرد کە ئەم جۆرە هەڵوێستا لەلایەن هەندێک وڵاتانەوە تەنیا لە پێناو بەرژەوەندی ئەو وڵاتانەیە دکتۆر هەفکارێ مەژر غەزێ مە پرسیارژەی کرد گرێدایی هەڵوێستی خەلکی سەرگوپێتی گوت یعنی هەمووت بنەڕەت دڵدەفۆنەوە نەیە گرنگ بی ئەس بەحسا وڵاتین ڕۆژئاوا بکەم ژبووی وڵاتین ڕۆژئاوا تایبەتیژی گوپێتیە کاوسە چەند کاریگەری هەبە چونکی پەیوەندیان وڵاتین ڕۆژئاوا گەر ڕۆژهەڵاتە ناوەڕاست ڕەنگە مەسەلەن وەکی ئەو ژێت بێژن دەبێت پەیوەندی ژیت گەل وڵاتین کو ئاریکاریە ئیسرائیلی ژیتکەن بێنە قوتکردن چ ئەردۆغان بە چ بەشار ئەسەد بە یانجی حتا سەدرژی بە ژبووی وڵاتین ڕۆژئاوا تایبەتیژی چ وێنەیە کە ڕۆژهەڵاتە ناوەڕاست تێتە دیارکردن تایبەتیژی لەسەر غەزەیە هو اساسا العفو اساسا اليوم لە بنەڕەتدا ئەمڕۆ یاخود بەیانی ئەمڕۆ ئەمینداری گشتی جیهادی ئیسلامی
کە محەممەد هندیە لە کۆنفرانسێک ڕۆژنامەوەندا لە بەیروت گوتی کە ئێمە لە فەڵەستین هیچ هیوایەکمان بەم زۆرە لووتکانە نییە. ئێمە چاوەڕێ هیچ شتێک لەم لووتکانە ناکەین کە وڵاتانی عەرەبی بەستویانە. ئێمە ماوەی چەندی ساڵە دەزانین بەرهەمی ئەم لووتکانەستنە بۆیە دەزانین کە هیچ ڕۆڵێکیان نییە. ئەمە خاڵیەکەمە. خاڵێکی دیکە ئەوەیە کە سوودێکی هەیە بەڕاستی ئەم کلووتکەیە بەسترا دوای 35 ڕۆژ بەستراوە. دەڵێن دوای 35 ڕۆژ سوودێکی هەیە بەڕاستی. کەواتەوەکو جەنابەت ئاماژەت پێکرد خەڵکی غەزە هیچ بەلایەنەوە گرنگ نییە کە ئەم لووتکانە بەسترێن یاخۆت نا چاوەڕێی هیچ شتێک ناکەن لەم زۆرە لووتکانە سەبارەت بە تورکیا وڵاتانی دیکە چەند ڕێکارێکیان گرتووەتە بەر کاوە بووە باڵێزی خۆی بانگەش کردووە بۆ گفتوگۆکردن و هەندێک پەیوەندی ئابووری دیکە. بەڵام ئێمە ئەگەر بمانەوێت ڕاستەکە ببێژین ئەوەیە کە ئیسرائیل بەردەوامە لە ئۆپەراسیۆنەکانی خۆی لە هێرشەکانی خۆی ئەوەی کە وەزیری بەرگری ئیسرائیلیش گوتی کەمێک پێش ئێستا دوای تاوابوونی ناتانیاهو لە قسەکانی کە ئەو قسەی کرد وەزیری بەرگری ئیسرائیل گوتی زۆر بەڕوونی قسەی کرد کە ئێمە جەنگەکە بە شێوەیەک ناوەستێنین تاکو حەماس لە ڕەگ و ڕیشەوە لە نێو نەبین ئێمە شەڕ ناوەستێنین. ئایا دەتوانن لەنەوەی بن؟ ئەمەش بۆ خۆی پرسیارێکی دیکە و پەیوەندی بە بارودۆخی سەربازیەوە هەیە ڕەنگە نەتوانین بەوردی قسە لەسەر بکەین. بەڵام ئەوەی زۆر گرینگە ئەوەیە کە ئەگەر بمانەوێت ئەمە بپێوین بەوەی کە ڕوویدا بەنمونە لە عێراق لەو هێرشەی کە ڕوویدا بۆ سەر عێراق یاخود بە بگەڕێینەوە 30 ساڵ پێش ئێستا بەنمونە وەربگرین کە گەمارۆ خرایە سەر بەیروت واروە ئیسرائیل هێرشی کردە سەر بەیروت ئەو کاتا یاسر عەرەفات و بەرەی تەحریری عەرەبی ناچار کران کە لە بەیروتەوە دەربچن و نەوچەکە جێبهێڵن. بە هەمان شێوە ئێستا کە هیچ دەنگێک نییە لە بەرامبەر غەزە بۆ لە وڵاتانی خۆرئاوایە خۆت بۆی قسە بکەن ئەمان دەیانەوێت ئامانجی خۆیان بپێکن. دەیانەوێت ئیسرائیل چی بە بەیروت کرد ئێستا شەمان شت بە غەزە بکات. دەیانەوێت حەماس لە غەزە دەربکەن و لەوەی نەهێڵن بە گوێرەی ڕێکەوتنێک کە لە نێو وڵاتانە کراوە بستنە مسر و بستنە وڵاتانی دیکە. ئەمەیە هۆکاری بێدەنگی بەشێک لەو وڵاتە خۆر ئاوایانە و کە لە پشتەوەی پەردەکانەوە بەڕێدەچێت. ئایا ئەمە دەبێت؟ ئاماش پرسیارێکە و ئێمە تاکو ئێستا وەڵامەکەی باشی نازانین چکە ئەوانەی کە پەیوەندیان بە بارودۆخی سەربازیەوە هەیە بەم شێوەیە. باشە دکتۆر یەکێک لە داواکاریەکانی لووتکەکە بەشێک لە سەرکردەکان بوون وە سەر و کۆماری عێراق باسی لەوە کرد کە ئەبێ دەوڵەتی فەڵەستین دابمەزرێ و پایتەختەکەشی قودس بێ. ئەمە بۆ ئێستا لەلایەن ئیسرائیلەوە قبول کراوە؟ ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە. بەشێک لە سەرکردەی وڵاتانی عەرەبی ئیسلامی باسییان لەوە کرد کە ئەبێت دەوڵەتی فەڵەستین دابمەزرێ و پایتەختەکەشی قودس بێ. ئەمە لەلایەن ئیسرائیلەوە تاوەکو چەند قبول کراوە؟ لە ڕووی ڕاگەاندن و ڕاگەاندنی ئیسرائیلەوە ئەگەر بمانەوێت ڕازگۆ بین لە بەرامبەر ڕایگەشتیدا ئیسرائیل دەڵێ ئێمە کێشەمان نییە. بەڵام ئەگەر ئێمە بێت و بگەڕێینەوە ڕابردوو بڕوانە هەڵوێستەکانی ئیسرائیل وە سەیری ئەو کردەوانە بکەن کە ئیسرائیل کردوینی دەبینین کەوان نییە تەنیا بە گوتار وایەواتە تەنیا بە قسە دەڵێ ئێمە ئامادەین. با سەیری دوجەنگ بکەین کە لە غەزە لە 7 ئۆکتۆبەرەوە ڕوویداوە یاخود ئەوەی پێش شەڕەکەی 7 ئۆکتۆبەریش لە گفتوگۆیەک کە هەبوو لە نێوان حەماس و ئیسرائیل بڕیار وابوو کە ڕێککەون لەسەر بابەتی دوو دەوڵەت کاتێک گفتوگۆکان درێژیان کێشە و هەروەها لیژنەکان بەردەوام لە سەردانکردنی یەکتری بینیان هیچ ئەنجامێک نەبوو نەدەگەیشتن بەم شتە. بڕوان 30 ساڵ پێش ئێستا کاتێک کە لە بەیروت باسمان کرد لە مەرجەکانی ئەو ڕێکەوتنە ئەوە بوو کە دوو دەوڵەت دامەزرێن بە هەمان شێوە سەرکەوتو نەبوو. سەردەمی عەباس کاتێک بەشی کەناری خۆرئاوای پێدان و هەروەها بووە سەرۆکی دەسەڵاتدارێتی بە هەمان شتەوە بۆ ئەو بوو کە دوو دەوڵەت دامەزرێت بە هەمان شێوە ڕێگەیان نەدات. کەواتە ئەم چارەسەرانە چارەسەری دوو دەوڵەت
من پێم وایە ئەم بابەتە بابەتێکی زامنکراو نییە و هەروەها لەلایەن خەڵکی غەزەوە پشت بەم چارەسەرە نابەستن و باوەڕیان پێی نییە ئەمە ئەوەیە کە ئەوان بەو ڕۆژێ گەیاندون. قال لك سپاس دكتور حاتم حسون شروع سياسي وسروكي أكاديمية نيف دولتي أمريكي جوي خاندنا بلند الراينان الولايات الدلاور جي رباط جي تونس ديال مدابون قال لك سباس.